ئێشتا ئاسمانیەکانی رووسیا بۆ سەر ئوکرانیا لە ڕۆژی دووشەممەدا لانی کەم 90 کەسی تیا کوژران کە ئەوش کۆبوونەوەیەکی ئۆنلاینی لێکەوتەوە لە نێوان ڕێبەرانی کۆمەڵی حوتی وڵاتانی سەرمایەداری جیهان لە ڕۆژی سێشەممەدا. ئێمە هەروەها بەیاننامەیەکی وردەکاریمان لە گروپی حوتەوە هەیە بە تایبەتی کە هەموو ئەوانەی بەرپرسیارن لە تیرۆردش بە ئۆکرانیا ڕاپێچی دادگا دەکرێن سەرەتا لە سەرکردایەتی سیاسی ئێستای رووسیاوە و بە هەموو ئەو کەسانەش کۆتایی دێت کە خزمەتی ئەو بەرژەوەندیە تێروریسیانە دەکەن. ڕێبەرانی گروپی حوت هەوڵەکانیان ڕێک خستووە بۆ دابینکردنی هاوکاری ئابووری و ئاسایشی و مرۆیی بۆ ئوکرانیا. سەرۆک بایدن هەروەها لەگەڵ هاوکارەکانی لە کۆمەڵەی G7 گفتوگۆی کردووە لەسەر ئەوەی دەتوانن پێکەوە چی زیاتر بکەن بۆ ئەوەی تواناکانی بەرگری ئاسمانغی بۆ ئوکرانیا لە پێشدا بنێن کە ئەمەش لە سەر و لیستی ئەمریکا بۆ و دەشمێنێتەوە. مۆسکۆ کە بەشێکی دانیشتوانەکەی بۆ خزمەتی سەربازی بان کردووە ڕایگەیاندووە کە یارمەتی زیاتری سەربازی ڕۆژئاوا بۆ ئوکرانیا بەواتای پەرەسەندنی زیاتر و ئەگەری پێکدادانی نێوان رووسیا و ناتۆ دەبێت. بەڵام چاودێران دەڵێن سیستەمی بەرگری ئاسمانی پێویستن نەک تەنها بۆ پاراستنی خەڵکی سیڤیل بەڵکو بۆ دروستکردنی دۆخێکی ئاسایی لە ئوکرانیا. تا لە کۆتاییدا هەوڵ بدرێت هەندێک لەو ئوکرانیانەی بگەڕێنەوە کە لە دوای لەشکرکشی رووسیا هەڵاتوون و ئامانجیش لێرەدا ئەوەیە سەرۆک زەڵێنسکی دووبارە ئابووری ئوکرانیا ببوژێنێتەوە کە لە دوای لەشکرکشی رووسیا گورزێکی گەورەی بەرکەوتووە. ئەمریکا لە دوای لەشکرکێشی رووسیا و لەمانی دووەوە پابەند بۆ بە زیاتر لە 16 ملیارد دۆلاری هاوکاری ئاسایشی بۆ ئوکرانیا. ئەمریکا و هاوکارەکانمان هەندێک سیستمی بەرگری ئاسمانیان بە ئوکرانیا داوە بەڵام هیچ شتێک لەسەر ئاستێکی گەورەی استراتیژی نەبووە بۆ نمونە وەک سیستمی بەرگری موشکی پەیتریۆت. کۆشکی سپی پشڕاستی نەکردوێتەوە کە ئایبی لە دابینکردنی سیستەمی بەرگری موشکی پاتریۆت دەکاتەوە یان نا کە دەتوانێت بەرپەرچی موشکی بالستیکی تاکتیکی و موشکی کروز و فرۆکەی پێشکەوتوو بداتەوە. دەنیازین لە دابینکردنی سیستمی بەرگری ئاسمانی بۆ ئوکرانیا بەردەوام بین و کاتێک شتێکە بێت کە لەو ڕۆوە ڕای بگەێنین ئێمە ئەو کارە دەکەین وەک چۆن لە 8 مانگی ڕابردوودا کردومانە. پرسی چەک و یارمەتی ئاسایشی لە کۆبوونەوەی گروپی ڕاوێژکاری ئاسایشی ئوکرانیا لە برۆکسل تاو تێدەکرێت. شایان پاشا بۆ راپۆرتی پاتسی وەداکواسوارە دەنی ئەمریکا واشنگتن.